بەڕێزان بەلەوەی دەربچم بە ئەو یەک دوو هەواڵەتانە سەر ئەو دوو کەسەی پارتی پێ بدەن فازڵ میرانی هەمن هەورانی یەک فازڵ میرانی لەمان جیازدەوە تڕۆیان کردی ئێمار کرد لەگەر ئەوەی بەرپرسی دەستەی کارژێڕی مەکتەب سیاسی پارتیە بەڵام وەرە سەیر کرد لیژنیان پێکی نایە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق محمودە سووریان کردی کەسەی فاشلە فازڵیان نەکردی دوو گۆڕانکاری لە حزب و حکوومەتی پارتی حزب و حکوومەت فازڵ میرانی ئەگای لە هیچ نییە لەو ڕۆژانە پێیان گوتینە هەر کەسە مەکتەب سیاسیەکان بەرنامەی 6 مانگتان بنووسن چ بکرێتن مازن یادەکانە لەو 6 مانگەی چ بکرێت تەسەوڕکەم فازڵ میرانی چی کردیە لە بۆ ساڵیادی بارزانی برێ مەدالیای بارزانی کە مانجی سەیە ناوی دووشنی نووسیە مەسعود فارسانی بەخێ دڕاندیە نازەم ئەو کاورای لۆ هۆرمۆن و موگناتیزەکەی بەس مەیەکە لە بۆ مەی دەڕە بەهەرحاڵ ئێمال کرایە نەحەقی نییە فەقیری 5-6 مانگە خەریکی شار ئاسەلە ئاڕێیان دوو هێمناورامی چتە سلێمانی گوتی دەبی تا دەی چار ئەوە لیستێک پەیدا بکەن بە عەلی حوسێنی گوتیە کە کەسایەتی دیار و پۆپولار و لە دەوڵەمەند و لە مەلا و لە کەسانی دیار بن خۆیان هەڵبژێنە سەر لیستی پارتی تەسەوڕەکەی تا ئێستا فەشەلیان هینایەتەوە پەیوەندیان بە دەیان کەس کردیە لە خەڵکی سلێمانی دیار لە مەلا لە بزنسەکان لە کەسانی باگرانی جوانیان هەیە کەسیان ئامادە نەبوونەوە هەنگاوەشی زۆر جوانە دەستخۆشی لە خەڵکی سلێمانی لە دەوڵەمەند و مەلایانە دەکەم پێیان شەرم بووە وتیان بەس خۆتان هەڵبژێن لە ئینتخابات مەبنێ ماچوونە پەرلەمان نەیان کردیە ئەجە لە هەمووی خۆشتر ئێمە لەوەرامی لە کۆبنەوەکە باسی ئەوەی کردێ گوتیتی هەوڵدەن ئەوانە بین کە لایک و کۆمنتیان هەیە پۆپولارن دیار حوسێن هەیە جێگیری عەلی حوسێنە گوتبی یعنی کچەم مۆدیلەکانیش دەبیتن وازبینە حەیامان دەچیتن ئەرێ وەڵا حەیامان دەچی بەس بەڕاستی جێگای دەستخۆشیەکە خەڵکی سلێمانی ئامادە نین یعنی بەناوی مەسعود بارزانی ئەو عەلی حوسێنە قسەی لەگە دەیان کەس کردی و کەس ئامادە نەبوو خۆی لەسەر لیستی پارتی کەندید بکە خەڵک دەبی وابی کەچی کادیری خۆیان تڕۆکرا لە مارەیە یان ئەوەتە خۆخواانە بەس ناویان بنووسێت بەس ناویان بنووسلۆ چی لە دوو دەفتەری بدرێتێ لەو انتخابات یعنی ئەوەندە زەرین کادیرشان تەزمیت کردە ناوی وجان ئاسوور بالیسانێ چیە تەسەوەڕکی نامەی نووسیوی دەمێ خۆم کاندید بکەم تڕۆکرای ئەتوو یان بەس دەیانەوێت ناوەکەیان هەبی ئێمار کرانێ بەڵام ئەوان دەچنە دوو خەڵکی سەربەخۆ دەگەڕان لا دوو خەڵکی پۆپولار دەگەر لۆ دەزان ئەوانە سنجیانەیە کادیری خۆیان سنجینیە نقطەی خەبەرەکە شێرەدایە هاوڕان پارتی هەندێک گۆڕانکاری ڕوودەدا من دەمەوێت پێتان بڵێم یەک پشتیوان سادق و هێمن هەورامی ئەوی ئەمەزانم پلەکانیان زۆر بچووک دەکرێتەوە یعنی لا دەدرێنەوە شوێنەخواان بچووک دەکرێنەوە سالار عوسمان لا دەدرێ ئمێت خۆشناودین ڕامگەیان دەچیتن ڕزگار هەیە بەرپرسی ڕقیبی سوسار و ئاری هەرسین ئەو دۆ دەڵێن لۆ مارێ دەبی کەنیسە شوێمان ناداتن تەواوکەین هەر بژین ئەرویستم ئەو دوو خەبەرەتان پێ بڵێم لەسەر ئەوە